بەس هەرچەند تاغیر بۆشک بەس بزرم پێوە بەخوای پێویست بوو دوعای خێرمان لەو بکەن ئینشاڵڵا بە سەلامەتی دەچین و دێینەوە بە قوربان بمەم طبعاً لەگەڵ سوواردە مەتاش پێک و سیاری داشت یەک کەس لۆ نیە سیاری بە سەکن سایەت سەکن نانی خۆ بە نانی خۆ ئەو ساخکەمانە نانی خۆدای پیزای بخۆ پیزای بخۆ ئەو گەیشت نادەنای ئەنقەرایە چێن دەرێن کورو ئەو لێرە کورۆ بەعات لێ مەتاڕ نانی بخۆ بابە نانی بخۆ ئاو ڕێ خەلاس نابی کورە دەبی نانی زۆر پێوی لەو ڕۆژەی دەترسام بکۆ ئەتو لەگەوەش دەخۆی لەگە برێش خواردت هاي ئەوە چیەوە مامە باشە بە قوربان مە تو هیچ قسەی نەکەی لە چێ ماندی بووی